دوای ساڵێک لە گەڕانەوەم لە دادگای سلێمانی تەسکەرەم پێدراوە. ژیانم لەگەڵ بنەماڵەکەم ئاسایی بوویەوە و ژیانم بەڕێ کرد و درێژەم بە خوێندندا بەو پەڕی دڵخۆشی و بێکێشە وەک ئەوەی ژیانێکی نوێم بۆ گەڕابێتەوە و تازە لەدایک بوو بێتم. ئەم ژیانە درێژەی کێشە تا ڕۆژی حەڤەی نۆی 2010 لە هۆڵی میر لە دانیشتنێکە بە ئامادەبوونی زیاتر لە 200 کەس لەلایەن بەڕێز لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە ناوم زڕا و ئاشنابوونەوەی منی وەک بوونبوویەک بەڕاست نەزانی. ئەو ڕۆژەی کە منیان بەر بەو شێوازە ئەگەر هەر کەسێ لەوێ بواە وەکو ئەوەی کە من قەتڵێکم کردبێ و تاوانبار بم تەعاملەکانیان بەو شێوازە بوو. پاشان گومان نەکەم ئەم کەیسەی من دەستی تێخرابێت من بەش بە حاڵی خۆم بەو نەتیجەیە ڕازی نیم. داوا لە حکومەت و لایەنی پەیوەندیدارەکەم لە جێگەیەکی ئەمین و سەربەخۆ دوور لە دەستێوەردانی حیزبی لە دەرەوەی هەرێمیش بێت ئەم پشکنینەم بۆ ئەنجام بدەن. هەروەها ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و تێکچوونی ژیانم ڕوو بدات حکوومەتی هەرێم لایەنی پەیوەندیدار دام و دەستگاکانی هەڵەبجە بەڕێز کاک لوقمان تەندروستی هەڵەبجە بەرپرسیارن لێی.